بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجا و شەوی ساڵی ڕابردوو سێ پزیشکی پسپۆڕ هێناوەتە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان و بڕیارە 3 ڕۆژ لە نەخۆشخانەکە 600 برینداری چەکی کیمیاوی ببینن. ئەم پزیشکانە بۆ ماوەی 3 ڕۆژ لێرە ئەمێنەوە لە بەرواری 14 15 و 16 مانگ لە نوێی بەیانی تا 4 ئێوارە لێرە دانیشن و هەر یەک لە پزیشکەکان تێکدەن لە 2 پزیشکی پسپۆڕی هەناوی لەگەڵ پزیشکی پسپۆڕی چاو. ئەم 2 پزیشکە لە ماوەی 3 ڕۆژدا یەکی 300 نەخۆش دەبینن، ینی بە هەردوو لایەن 600 نەخۆش دەبین لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا. بریندارانی چەکی کیمیاوی لە پارێزگای هەڵەبجە دەڵێن بەردەوام پێویستیان بە چاودێری تەندروستی هەیە و پێویستە پزیشک جگەل لە ڕۆژانی دیکەی پاش 16 سێ لە نەخۆشخانە هەبێت. ئەوان یارمەتی دکتۆرەکانەدەن لەبەر گەندەڵی و پارە خواردنی خۆی کورتیی هیچەکە بۆ فەقیر و هەژار هەموو عالم لەسەر هەڵەبجە نانەخوات. ئەی بۆیش ناکەن بۆ هەڵەبجەیەکان 15 ساڵە ئێمە هاتوچووەکەن هەراڵێ هەوێتان فایلتانەی و هەوێتان بۆ ناکەین، ئەوەی فایلی هەیە ڕوونەکا بەم ناوە بڕات و ئەمە ڕاستە. ئەوان خزمەتی ئێمە برینداران ناکەن، خزمەتی ئەوانەیەکن کە ئێمەیان بریندار کردووە، خزمەتی بەعسیەکانەکەن، خزمەتی ئەوانەیەکن کە کیمیایان کرد بە هێما. ئەوان سایقتارەکان بەرهەڵا کرد کە قەزفی ئەمەی کرد لە ناخەوەڕ و خاوین ئێمە ئەم بەرکەوتێژ ئێستا ئەمڕۆ ئێمەیان بان کردووە کە دکتۆرەکان هاتوون وەکو دکتۆر مەکسەلەن تا 2 ساڵی کەم لەوە چێ من بەرنەکەوم منەمە یەکەم جارمە کە هەرچەنە من بەرکەوتەم و بردومیان بۆ ئێران یەکەم جارمە بانگ مەکەن بۆ ئەم خەسەخانەی ژیانە لەباتیەوە ئێمە هەموو جارێ وەجبە بمان نێرم بۆ ئێران پسپۆڕی ئێرانی بێنن لێرە خولێکیان بۆ بکەن و ئەمانی خۆمانی تر بە بەردەوامی چاودێریمان بکەن. یەکێک لە پزیشکەکان بە ناوی مستەفا نادری کە لە وڵاتی ئێرانەوە هاتووە دەڵێت ئەو بریندارانەی پێویستیان بە چارەسەری سەرەتایی هەیە بۆیان دەکرێت و ئەوانەش کە پێویستیان بە نەشتەرگەری هەبێ تۆماری دەکەن و لە دەرەوەی وڵات بۆیان ئەنجام بدرێت. بەداخەوە خەڵکی هەڵەبجە و بەشێک لە ناوچەکانی دەوروبەری کە لە هێرشی کیمیایی سەردەمی ڕژێمی پێشووی بەعزدا تووشی کێشە بوونەوە تاوەکو تەمەنیان زیاتر بێت کێشەکانیان لەسەر ئاستی چاو و سیەکانەوە زیاترە بێت. بەشێک لەوانە پێویستیان بە ڕێوشوێنی ئاڵۆز هەیە کە تەنها لە ئێران دەتوانین ئەنجامیان بدەین، بەڵام بەشێکیشیان پێویستیان بەچوونە ئێران نییە و هەر لێرە کارەکانیان بۆ دەکرێت. بۆیە ئێمە ئێستامانەوێت ئەوانە بناسین کە پێویستیان بەوە هەیە لە ئێران چارەسەر بکرێن و پشت بەخوا کارەکانیان بۆ ئەنجام دەدرێت تاوەکو بتوانن بێنە ئێران و نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت. گلەی و گازندەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی پاش 34 ساڵ لە تاوانەکە زیاتر بووە بەوەی ئەوەی تا ئێستا دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ئاوەڕ لە ژیان و کێشە و گرفتەکانی ئەوان بداتەوە. ساڵاناش لە یادی کارەساتەکەدا چەند پزیشکێک دێتە شارەکە و بەشێک لە بەرکەوتوان دەبین و دەگەڕێنەوە. بەم جۆرەش زامی برینداران نەک ساڕژ ناکرێت بەڵکو ڕۆژانە ئازارەکانیان زیاتر دەبێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.